کەسانی کە بکوژیشن هەمویان تاوانبار نین لە ڕۆحی من بۆتەوە نەنکەم گلەین لێکە هەرە کوڕم میوە نییە میدیا حەزی خۆمە داخەوە تا ئێستا نەگونجاوەکە یەکتر ببینین. میوانی ئەم جارەی پرۆگرامی نۆ کۆمنت دەرباز یونسە و وەڵامی کۆمنتەکانتان دەداتەوە. بەخێر بێ زۆر سپاس گەورەت کردی بۆ خۆتان گەورە. نۆ کۆمنتی خەڵکە لێ پرسم و ڕاشکاوانە جوابی و نۆ کۆمنتەمان بەرەوە. بەچاو ماوەی پێشوو ڕووداوێکی هات و چۆت ڕوویە باشە شۆفێرەکەی تۆ بوویت بەڵێ بریندار بوویت و دواتر زیندانی کرای بەڵێ چۆن ئازاد کرای چۆن بوو ئاوا بە زووی ئازاد کرای واستات کردیاچی بوو وەڵا ڕاستیەکەی زوو ئازاد نەکرام من لەسەر ئەو ڕووداوە دوو جار زیندانی کرام جاری یەکەم ماوەی 46 ڕۆژ لە زیندان بۆم دوایی بە بڕیاری دادوەر بە کەفالەت ئازاد کرام دوایەوە جاری دووەم جارێکی تر لەسەر هەمان ڕووداو لەبەرەوەی لە ڕووداوەکە سێ قوربانی هەبوو دوو دانیان بەداخەوە کۆچی دواییان کرد لێرەوە هیوادارم ڕۆحیان شاد بێت خوا سەبووری کە سوکاریان بدات ئەو ڕووداوە چەند بۆ کە سوکاری ئەوان ناخۆش بوو ئەوەندەش بۆ من ناخۆش بوو بەڕاستی جاری دووەم دووبارە دەستگیر کرامەوە 63 ڕۆژ لە زیندان بووم تەوان بە پێی راپۆرتی پۆلیسی هاتوچۆش کە ئێستاش لە نێو ئیزبارەی دادگا مۆجوودە ڕێژەی 100 لە سەرپێچی لە ڕووداوەکە لە ئەستۆی من بوو بەداخەوە خوا لێ خۆش بوو خوای گەورە ڕۆحی شاد کات 100 بەرپرسیار بوو سەرپێچی هەبوو لەو ڕووداوی کە ڕوویدا دوایش ئاشتەوایی ینی بە کورداری خۆماڵی سڵحمان کرد بەڵێ ئەوەی کە زۆر بۆ من گرنگ بوو گەردەنی یەکمان ئازاد کرد هەم من گەردەنی ئەو بنەماڵەیەم ئازاد کرد کە قوربانیان هەبوو هەم ئەوانش گەردەنی منیان ئازاد کرد هیوادارم ڕووداوی ئەوە ناخۆش هەرگیز لە ژیانی هیچ کەسێک ڕوونەدات ئینشاءڵڵا. پرسیارێکی تر هەمیشە کە دەربازیونسە بینین زۆر پشتگیری خانمانە پشتگیری لە خانمانە کات بەڵام کاتێکە لە هاوسەرەکەی جیا بوویەوە پۆستی کرد ئەمە چۆن بوو؟ چاوەخان خۆزگە نەتەخست بە کۆمەڵک ناو کۆمەڵێک بابەت کە بە بەتەواوی داخراون بەڵام وەڵامیەوەتە دەمەوە هەموو ئینسانە قابلە بۆی لە حاڵەتێکی ناخۆشی ژیانی خۆیدا ڕەتفعلێکی هەبێت کارداناوێکی هەبێت کە هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان بیری لێ نەکردوێتەوە کاردانەوەی هەبێت ئەوەش بەو جۆرە بەسەر ژیانی منە تێپەڕی من هەموو جارەڵێم من بە حکمیەوەی ئەو فترەیە کە لە زیندان بووم و خۆشم پارێزەرم زۆر جار ینی تەواو گەیشتمە ئەو قەناعەتەی ئەو کەسانەی کە بکوژیشن کە لە زیندانن ئێستا هەمویان تاوانبار نین هەموو ڕووداوەکان کە ڕوودەن هۆکاریان هەیە ئێمە بۆی بەتەواوی لە ڕووداوەکان تێبگەینەوێ هۆکارەکان هەڵسەنجێنن حاڵەتێک بۆ ڕوویدا خۆزگە ڕووی نەدابایە باش نەگونجان بوو یا دڕکی مەموزین هەردووکی باش پۆستێکی کردووە لەسەر ئوسامە جەمیل بەڵێ ئوسامە جەمیل چییە بۆ تۆ؟ ئوسامە جەمیل بەڕای من یەکێکە لە جوانترین کەسایەتیەکان لە هەموو کورد نووسەرێکی زۆر زۆر باشە ئەکتەرێکی زۆر زۆر باشە ئێمە ومانان ئەو جیلە نوێیە ئەبێت کەسانی وەکو مامۆستا ئوسامە جەمیل بگرین و بیان خوێنینەوە بۆی شتێکیان لێوە فێربین خۆزگە هەموو ئەو کەسانی کە ڕێنیشاندەری گەنجانی وڵاتە بوون وەکو مامۆستا ئوسامە جەمیلە بوون بەڕاستی من لێرەوە ڕێز و سڵاوم بۆی هەیە خۆشەویستێکی گەورەم بۆی هەیە هەرچەند نەگونجاوە کە لە نزیکەوە یەکتر ببینین تا ئێستا یەکترتان بینیوە؟ بەڵێ بەداخەوە تا ئێستا نەگونجاوە کە یەکتر ببینین
بەڵام زۆرینەی ئەو شانۆنامە و ئەو چیرۆکە درامانی کە نووسیویەتی جا چ ئەوەی کە کراونەتە زنجیرە دراما و بڵاو بوونەتەوە بەشێکیان خۆی دەرهێنانی بۆ کردووە بەشێکیان خۆی تێدا ئەکتەرە بەشێکیان تەنیا لە لاپەڕەکانی خۆی لە سوۆسیال میدیا وڵاوی کردوێتەوە خوێندومەتەوە یەکێکم لەو کەسانی کە زۆر سەرسامن بۆ هونەرە هەولێریە جوانەی و سامە جەمیل. باش داروین چیەگەێنێ بۆ تۆ؟ داروی داروی کوڕی منە جەرجی منە چەندێکەنت بینیوە؟ 3 ساڵە بێت تقریبا بەڵێ هەرەوەی کە ئەزانم باشە بۆ من زۆرەکەێنێت هیوادارم هەمیشە دڵی خۆش بێت هەمیشە باش بێت و دڵنیام لەوەی ڕۆژێک لە ڕۆژان بۆ خۆی دێتەوە. باش مانای ناوەکەی چییە؟ ئەڵێن کە کورتکراوەی ناوی تۆ و دایکێتی وایە؟ ڕاست بەڵێ کورتکراوی ناوی من و دایکێتی. پارێزەری شعر ڕاگەاندن سەنتەری جوانکاری چی بە یەکیانەوە بەستێتەوە؟ وەڵاهی شعر بەهرەیەک بووە لە مناڵیەوە هەم بوو باشە میدیا حەزی خۆمە یعنی ئەگەر پێم بڵێ لە ژیاندا لەو کارانی کە کردوتە لە چی زۆر سەرکەوتوو بووی بە بۆچوونی خۆم لە میدیایە لە هەموو کارەکان سەرکەوتوو بوو. شعر بەهرەیەکی خواییە ینی بەهرەیەکە تێدایە بەکاری دێنی ناکرێت زۆر جار زۆر بە خەڵکی بفرۆشیتەوە بەڕاستی. پارێزەریش خوێندن بوو ینی سنتەری جوانکاریش بزنس بوو کار بوو. لە یەکێک لە پۆستەکان تا کۆمنتێکە بۆ هاتووە ئەڵێ لەسەر چ بنەمایەک بۆتە لیژنەی دادوەری هەڵسەنگاندنی شاجوانی عێراق؟ لەسەر چ بنەمایەک بووم بە ئەندامی لیژنەی سەرۆکی لیژنەکەش وەڵاهی من ئەتوانم پرسیار بکەم چێ لەو ئەندامانەی لیژنەکە دانیشتە بوون من ڕێزم هەیە بۆ هەمویان هاوڕێ و کۆمنتی خەڵکە پرسیارەکە هەمویان هاوڕێ و کەسی زۆر باش بوون بەڵام چێ لەوان کە لیژنە بۆ چکار لیژنەکە دەکەس بووی چێ لەوان لە من باشتر بوو توانن CV من مۆجودە CV ئەوانیش مۆجودە کرێت سیر بکرێت بەڵام ئەگەر ڕاستەکەت پێ بڵێم ئەتوانم بڵێم لیژنەی سەرۆکایەتی شاجوانی عێراق ئەزمموی منیان بینی بوو من ساڵی پێش ئەوە کە لە بەغدا ئەنجام درا من پێشکەشکار بووم و پێشنیازی ئەوان بوو بەڕاستی پێشنیازی ئەوان بوو ئەتوانم بڵێم لەم وڵاتە هاوڕێتیش دەوری هەیە بێگوڵ ینی من بەیانی پرۆژەیەکم یێتە پێش چاوانخان هاوڕێمە یەکەم کەس ئەو بە مێشکمان دێت بۆ تۆژەمە هەمان شتە بەیانی ئەگەر تۆ ببیتە خاوەنی پرۆژەیەکی میدیایی یەکەم کەس کە بە مێش کتابێت کاری لەگەڵ بکەی کاگی ئیبراهیمەکە لێرە بۆ لە بەرۆی هاوڕێت ئەومانەیە ئەوە نییە لە کاگی ئیبراهیم لە عێراقیان لە کوردستان یان لە هەولێر زیرەکتر نییە نا لە بەرۆی تۆ گونجاوی لەگەڵی و هاوڕێتە و ئەزمموی کارتان هەیە بێک باش شارەکانت لەلایەن زۆر لە گۆرانی بێژەکانەوە کراوە بۆ گۆرانی بەڵێ گۆرانیەکەم پێ بڵێ کە ئیتر ئەو گۆرانی بێژە 100% ئەوەیە کە لە دڵی توایە. وەڵاهی هەموو شارانی یان و تەکستانی کە کراون بە گۆرانی لە سەردەمێک کە نووسراوە لە ڕۆحی من بۆتەوە باشە بەڵام ئەبێ یەکێکیان ئیتر تەواو پەیامەکەی گەیاند بێ وەڵاهی هەمویان بەڵام ئەوەی کە مەسەرەن خۆم پێم وابێت تێکستەکە یان زۆر جار خۆم بیرم کردبێتەوە چۆن ئەو تێکستم نووسیوە گۆرانی نەمگرت قەدری ئەمەوینێت هونەرمەند لەیلا فەریقی کردوێتی بە گۆرانی زۆر پێم وایە ناسکە ئەگەر گۆرانیەکە نا گۆرانەکە گۆرانی بەمە لە شارێکە نەمگرت قەدری ئەمەوینێت مانای منیگا شیرینێت تێنەگەشتم زۆر هەڵە بووم لەو بزەوە واز چڕینێت خۆشتەویستم خۆم دوورەگرت
ناوتە بردم حاشامە کرد لێت بێباک بووم ئەم سووتاندی ئەم گریاندی ماچمەتە کرد. طبعاً تێکستێکی دوور و درێژە و شعری سەفەریش کە لەو دوایە لەلایەن خات و ئازیتا و کاک ئاسۆی برایەوە کراوە بە گۆرانی پارتیەکیش من تێیدا بەشدار بووم خۆشبەختانە دەنگدانەوەکی باشیە بوو. ئەو شعرە تەمەنم زۆر بچووک بۆ کە نووسیومە، یعنی ئەگەر ئازیتا خان و کاک ئاسۆ نەبوونا لێرەوە چاویان ماچەکەم منەوە شعرم نادۆزیەوە. ئەوان لە نێو فەیسبووکی من گەڕابوون لە پەیجەکەم بۆ ساڵی 2013 و 14 کە پۆست کراوە ئەو کاتە چکە ئەو کاتە ئێمە بە فەیسبوک ئاشنابووین. ئەو شعرە 2010 نووسراوە، تەمەنم زۆر بچووک بووە. ئێستا کە هەندێک جار گوێی لێگرمۆیان گۆرانیەکە گوێ لێگرمۆڵێم لەو تەمەنە چۆن ئەو تێکستم نووسیوە. کاک دەرباز باسیەوەت کرد کە لە تەمەنێکی گەنجی ئەوەت نووسیوە. لە هەموو بوارەکان کێبڕکێ هەیە لە نێوان ئەو کەسانی کە کارێکەکەن ئیتر گۆرانی بێژ بێ شانۆکار بێ هەر شتێک بێ لە ناو شاعیرەکانیشا ئەوە هەیە. بەڵام دەرباز یونس تا چەند پشگیری گەنجەکانەکات؟ وڵای بێگومان من لە هەموو بوارێک نەک بەس لە بواری شار لە هەموو بوارێک پشگیری هەموو ئەو گەنجانم کردووە کە بە شایەتی خۆیان لێرە ئەوانەی کە ئەمان بینن ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان هاتوونەتە سەر ڕێگام و پێویستیان بە پشگیری من نەبووە. و پێم وانییە زۆر لە بواری شعر بابەتی کێبڕکێ و پێشبڕکێ ئەگەر هەش بێت دروست بێت، کەسێک شاعیر بێت پێشبڕکێ لەگەڵ شاعیرێکیکە ناکە، کێبڕکێ لەگەڵ شاعیرێکیکە ناکە، چونکە هەستی من لەگەڵ هەستی شاعیرێکیکە گەنجێکی دیکە کەسێکی دیکە کانووسێت جیاوازە و هەردوو کمانیش یاخود هەمومانیش ئەگەر شاعیر بین بەڕاستی چێژی شعر ئەدەین بۆ کەسانی کە گوێمان لێگرن. کەواتە ئەوانەی کە بە مانای کەلیمە شاعرن هەرگیز پێشبڕکێ ناکەن، ئەوانەی کەوتونەتە نێوە پێشبڕکێ ئەتوان بڵم شاعر. باش لە ناو گەنجەکانە زیاتر بە شعری کامیان سەرسامیت؟ کامیان زیاتر هەستەکی لە تۆ نزیکترە؟ چێژی زیاتری لێ ئەبینیت؟ وەڵا هەموو گەنجەکان شعری جوانە نووسن، بەڵام گەنج تا چ تەمەنێکەوە بە گەنج دادناوە تا خۆت دێشتا بە گەنج حساب دەکەم. ینی لە من سەرۆتر گەنج نییە نیمە بۆن منە ئەگەر سەرۆتر بڵێم گەورەتر بڵێم لە خۆمان بە شعرەکانی کاکڕۆن سەنگاوی زۆر سەرسامم، شتی زۆر جوانە نووسێت. لەوانی خۆ تەمەنی خۆم و تۆزێک بچووکتریان تۆزێک گەورەتر کاک بەڵێن سەنگاویشتی زۆر جوانی هەیە، کاک کاوە حسێنشتی زۆر جوانی هەیە، کاک ژاباز ئوزێریشتی جوانی هەیە، هەمویانە خوێنمەوە بەڕاستی. ڕەواندز چیەکی هێنێ بۆ تۆ بە شێوەزاری خۆشتان جوابمان بەرەوە؟ من خۆشم لە ڕوانز لە دایک نەبووم، لە ڕوانزیش نەژیاوم بە ڕوانزی جوابم بەرەوە. هەموو جارێ نەنکەم گلەین لێکە هەرە کوڕە میوە نییە. وەڵا ڕاندز شارەکی جوانە، زێدی مە و هەموو کووردە، ئەوە هەم تاریخەوەی سلماندیە هەم ئێستا و هەم داهاتووژەوە سلمینی. دەستەکانە خۆش بە کاک دەرباز. زۆر سپاس بۆ. پرۆگرامی ئەم جارەی نۆ کۆمنتیش لەگەڵ دەرباز یونس کۆچایی هات تا میوانێکی تر و کۆمەڵێک کۆمنتی تر ئاسوودە بن.